کات زۆر گرنگە، کات زۆر گرنگە و کاتیش طبعا بمانەوە نەمانەوە هەموو تەمەنی ئێمە بریتیە لە ساڵ و ساڵیش بریتیە لە مانگ و مانگیش بریتیە لە هەفتە و هەفتەش بریتیە لە ڕۆژ و ڕۆژیش بریتیە لە سعات و سعاتەکانیش بریتین لە خولەک و دەقەکان و دەقەش بریتیە لە چرکەکان کەوا بوو چرکەکانی ژیانی ئینسان لەسەری حەسابە. با ئاگامان لە خۆمان بێ هەر چرکەیەک لە ژیان تا بە بەلاش بچێ لە تەمەنت و لە عمرت بە بەلاشە چێ. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە سوێنە خوا بە کات ئەفەرمێ والعەسر. طبعا سوێن خواردنی خوای پەروەردگار بە کات دلیلە لەسەر ئەوەی کە کات زۆر گرنگە و ئەبێ ئینسانی مسلمان ئاگای لێبێ لەبەرەوە خوای تەعالی فەرمێ والعەسر إن الإنسان لفي خسر. ئینسان بەردەوام لە دۆڕانایە إلا ئەو کەسانە نەبێ کە چوار مەرجیانتیایە إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. إلا ئەو کەسانی نەبێ کە باوەڕیان هێناوە و ئەو کەسانی کە عمل و کردەوەی چاکەکەن و ئەو کەسانی کە بەردەوام لەسەر ڕێبازی حەقن و خەڵکیش هانەدەن بۆ ڕێبازی حەق و خۆشیان ئارامگرن و خەڵکیش هانەدەن بۆ ئارامگرتن لەسەر ڕێبازی حەق. کەوا بوو خۆشەویستەکانم ئێمە لە ڕۆژی قیامەتە محاسبە ئەکرێن لەسەر هەر چرکە و سەعاتێک کە لە ژیانمان بە بەلاش ئەڕوا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو حەدیثەی کە ئیمامی ترمذی ئیگەڕێتەوە بە سەنەدێکی حەسەن ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە بەنی ئادەم پای وەرناچەرخێ لە کاتی محاسبەکردنا، یعنی لە محاسبە نابێتەوە تا 5 شتی لێ نەپرسرێ، یعنی لێپرسینەوەی لێ نەکرێت لە 5 شت. یەکەمیان لە عمرت لە تەمەنت لە چیا بەسەر بردووە، لە گەنجێتیت لە چیا بە سەرفت کردووە، لە ماڵەکەت یعنی لە پارە و پولەکەت لەکوێ بەدەست هێناوە و لە چیشە خەرجت کردووە و هەروەها لەو علمەی کە لەو زانیاریانەی کە دەستت کەوتووە چەندی عەمەلت پێ کردووە، چی کار و کردەوەیەکت پێ کردووە. ئیبن مەسعود خوای لە ڕازی بێ سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ لە ژیانما لە هیچ شتێک پەشیمان نیم ئەوەندەی ئەوەی کەوا ڕۆژێک تێپەڕ بوو بێ، یعنی بەیانی بوو بێتەوە ئێوارەش خۆر ئاوا بوو بێ، ئەجەلەکەم کەمی کردبێ بەڵام عەمەلەکەم زیادی نەکردبێ. سەلەفی ساڵح و پێشینانی ئێمە بە دەرەجەیەک بوون. تەلەبەیەکی حەمادی کوڕی سەلەمە ڕەحیمەه الله کە یەکێک بۆ لە پێشینە هەرە پێشینە گەورەکان، تەلەبەیەکی کە عەبدوڕەحمانی کوڕی مەهدیە ئەفەرمێ ئەگەر بە حەمادی کوڕی سەلەمەیان بوو تا سبەی ئەمری شتێکی زیاتری نەبوو ئەنجامی بدە، یعنی ئەوەندە کاریە کرد ئەوەندە عەمەلیە کرد لە ڕۆژ و ڕۆژی ژیانیە، یعنی گەر بیان و تا سبەی ئەمری ئەم نەیەتوانی شتێ زیاتر بکە، یعنی گەیشت بووە فول، گەیشت بووە ئەو پەڕی عەمەلکردن و کارکردن.